ئێمە قسووریمان نەکردەوە کەوا گەنم وەرگری لە هەموو برای جوتیارەکانمان ئەمڕۆ سێ چوار مەوقعمان کردوەوە هەمووی بە یەک جار ئەمڕۆ سایلۆی کەرکووک کراوەتەوە سایلۆی تازە کراوەتەوە هەیئەی ئولە و هەیئەی ثانی قەضا حەویزە ئەوانەشمان کردوەوە کەوا چارەسەری ئەو زەخمە بێتەوە بە هەمان شێوەیە ئێمە قبوڵ ناکەین ئیتر فترەی تەسویقیشمان بەدەستە 45 ڕۆژ بەدواوە احتیمالیشە زیاتریش بێ ئەمەش حەسەب تەوجیهاتی شەریکەی خۆمانە کەواکو بە ئیسراحەت خۆی جوتیارانمان گەنمەکانیان دێنن ئەعدادەکانیشمان ئەوە تا تارخانمان کردوەوە ڕۆژی هەر مەنتیقەیەک بە حەسەب توانەی خۆی ئەمڕۆ سایلەی کەرکووک 95 سیارە وەرەگرێ برای جوتیارەکانمان دێن بە ئیسراحەت خۆیان ناوەکانمان هەمووی لە قەت جام بە هەموو شەفافیە دامان ناوەتەوە هەر یەکی دێ ناو خۆی ئەبینێ کەس ڕێی کەس ناخوا بە هەمان شێوەیە ڕۆژی 9000 تەن وەرگرێ هەموو ماوەقعی کەرکووک ئەو گەنمانی کەوا ئێستا بۆ مەوقعی کەرکووک دامانەوەتەوە 50000 تەن لێرە خەزم بکرێ ئەوەش بۆچی بۆ بایعی خەڵکی کەرکووک ئەزانی کە گەنم ئەم ساڵ وەریگری یەکسەر نابێتەوە بدرێتەوە بۆ